تەنها لە بەشێوە ڕۆتینەکە یاد نەکەینەوە باش لە ئێستادا شێعرێکی خوێنمەوە دواتر ئەگەر دەرفەت بوو دێمەوە خزمەتە گەر بڕیارە ساڵ 12 مانگ گەر بڕیارە ساڵ 12 مانگ تەنها ڕۆژێک ڕۆژی تۆ بێ من دەمەوێ ئەو ڕۆژە بێ من دەمەوێ ئەو ڕۆژە بێ تیشکی خۆری تێدا هەڵدێ هەر ڕۆژێک بێ بارانی تێدا دەبارێ ئەو ڕۆژە بێ کە گوڵ تێیدا دەکرێتەوە ڕۆژێکیش بێ کە جەنگ تێیدا دەبڕێتەوە ئەو ڕۆژە بێ تۆ تێیدا دەبیتە دایک هەر ڕۆژێک بێ ماچی عشقی تێدا دەکرێت ئەو ڕۆژە بێ مناڵێک چاوی دەپشتوێ کە باڵدارێک تێیدا دەفڕێ نەک بەتەنها هەر هەشتی سێ لە ساڵێکدا من دەمەوێت تەنها 4 وەرز وەرزی تۆ بێ لە ساڵێکدا من دەمەوێت تەنها 4 وەرز وەرزی تۆ بێ لە هەفتەیەک تەنها 7 ڕۆژ ڕۆژی تۆ بێ نەک وەک ئێستا لە ساڵێکدا تەنها و تەنها هەر 8 مارس ڕۆژی تۆ بێ زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ ئامادەبوونی مامۆستا ساڵح بێشار خۆشەویستانی من لەبەرەوەی ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە و لە زۆرێک لە جێگاکان مناسەبەی تایبەت بە ڕۆژی جیهانی 8 مارس بەڕێوە دەچێت خاتوونی جوان و دیار خۆشەویستی هەمومان دادەشاناس ئەمڕۆ لەبەرەوەی دڵی ئێمە و ئێوە نەشکێنێت تەشریفی هێنایە ئێرە بەڵام لە جێگایەکی تر التزاماتی خۆی هەیە بۆیە من بەڕێزیان بانگ دەکەمە ئێرە بفەرمێت هاوکارمان بێ بە پێشکەشکردنی چەند دیاریەک بۆ چەند خاتوونێکی نابینا دادەشاناس بفەرموو بۆ ئێرە داواکەم لە خاتوو شۆنم جەلال بفەرمێت بۆ وەرگرتنی دیاری تایبەتی یەکێتی نابینایانی کوردستان داواکەم لە خاتوو ئیسا محەممەد بفەرمێت بۆ وەرگرتنی دیاری یەکێتی نابینایانی کوردستان خاتوو ئەڤین نەوزاد بفەرمێت بۆ وەرگرتنی دیاری یەکێتی نابینایانی کوردستان سپاسی تایبەتم بۆ دادەشاناس بەڵام داوات لێ دەکەم بمێنیتەوە بۆی لێپسراوی یەکێتی نابینایان کاک هاوبەش بە بۆنی 8 مارسەوە چاپکەنیەرگزی ئەمبارە پێشکەش بە ئێوەی بەڕێزکات زۆر
زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونی دادەشاناس بەداخەوە کە لە شوێنەکان موناسەبەت زۆرن دادەشاناس دەبێت بەجێمان بێڵێت بەڵام سپاس بۆ ئامادەبوونی ڕۆژەکەی جوانتر کردی. هەمومان بە یەک چەپڵەی تایبەت خواحافیزی لەو خاتونە شیرینە دەکەین. خۆشەویستانی من ئەمڕۆ لێرە شعر هەیە، گۆرانی هەیە، ئێوەش هەمووتان خۆتان ئاڵ و واڵا و جوان کردووە. ڕۆژەکەمان زۆر تایبەتە، بەخێر بێن. جارێکی تر من پیرۆزباییتان لێ دەکەم. پێگەی ژن زۆر گەورەیە. ئەمڕۆ ئەو ڕۆژە بوو کە تیایدا بڕیاردرا ژن مافی خۆی پێ بدرێت. ئەگەرچی لە زۆر جێگاکان زۆرێک لە خێزانەکان هێشتا وەکو ئەو پێگە قورس و گرانەی کە هەیەی لێی ناڕوانن ئازار دەدرێت و دەسووتێدرێت و ئەشکەنجە دەدرێت، بەڵام ژن هێشتا لەسەر قاچەکانی خۆی وەستاوە و لە زۆرێک لە کایە سیاسیەکان ژن سەرکردەیە. خۆشەویستانی من بۆ ئەوەی هەمومان زیاتر لە ڕۆڵ و پێگەی ژنان تێبگەین داواکەم لە بەڕێز کاکشانە و پێشڕە و لێبرساوی کارگیاری یەکێتی نابینایانی کوردستان بفەرمێت بە چەند وتەیەک. میوانانی ئازیز هەموو لایەکتان بەخێر بێن. ئەمڕۆ یادی خانمانە، بەڵام خانمان خۆیان نیوەی کۆمەڵن و دایکی نیوەکەی ترە. نازانم تێناگەم لەوەی کە ئەمڕۆ حەق نییە بە ڕۆژێکی تایبەت بۆ ئەوان دابن بێ. خانمان ژنان لە هەر پێگەیەکدا بوو بێتن ڕۆڵ و کاریگەریان هەیە. لەبەرەوەی ئەوان بەشێکی تەواوکاری کۆمەڵگان، ئەوان جیاواز دین لە ئێمە، هەمومان وەکو مرۆڤ کارمان کردووە. بە کورتی ئەمەیە بچمە سەر باسەکەی خۆم سەرە ڕای پیرۆزبایی. من وەکو پیرۆزبایی نامەوێت بە تایبەتی پیرۆزبایی بکەم، چکە من بە ڕۆژێکی تایبەت پێم وانییە جیاکاری دروست بکەین بۆ کەسانی خانم. لەبەرەوەی لە یەکەمەوە ئاماژەمان بەوە کرد. ئێمە ئەمانەوێت لەم ڕۆژەیە باسی تواناکانی خانمان بکەین، باسی ئەوە بکەین کە ئەوانە چەند کاریگەرن، ئەوانە ئەتوانن چەند کادر بن، چەند سەرکردە بن. هەمیشە ئێمە وتومانە بۆ ئەوەی کە خانمێکی سەرکردە بی، خادمێکی بەتوانابی، پێویستە باوەڕ بەخۆبی، پێویستە سیقە بەخۆبی، پێویستە گوێ بە هەندێک لە نەریتە خراپەکان نەدەین. ئێمە باسی نەریتە باشەکان ناکەین، بێگومان زۆرینەی نەریتەکان باشن، بەڵام هەندێک جار لە ژێر نەریتە خراپەکان، کەلتورە خراپەکان و هەندێک جار بە پاساوهێنانەوەی ئاینی غەڵات و هەوڵێک دراوە بە جۆرێک لە جۆرەکان ڕۆڵ و پێگەی خانمان بخرێتە ڕۆڵ و پێگەیەکی لاوەکیەوە، کە ئەمە بۆ خۆی هەڵەیەکی مێژووی بووە و هەرواشە بێ. ئێمەی کادرانی ڕێکخراوەکان، بە تایبەتی خانمانی کادر لە ڕێکخراوەکانە، گرنگە جیاکار و جیاواز بن، گرنگە ببنە قدوەیەک، ببنە سەرکردەیەک بۆ ژنەکانی دەرەوەی خۆیان، بۆ خانمانی دەرەوەی خۆیان. چونکە هەندێک جار بەداخەوە هەندێک لە ژنان خۆیان کاریگەر و خۆیان ڕۆڵیان هەیە لە دروستبوونی تون و تیژی، لە پێشێلکاری لە کاریگەریەکانە، وەکو چۆن لە باشەکانی ڕۆڵیان هەیە. کەواتە بۆی ئێمە جیاکاری دروست نەکەین، پێویستە ژنان ڕۆڵی سەرکردایەتی خۆیان ببینن، وەکو چۆن دایمە وتومانە ژنان دایکن. کاتێک کەسێک دایک بێت، دایک خۆی باشترین سەرکردەیە. بۆیە پێویستە ئەم وزە باشە، ئەم پۆزەتیڤیتیە، ئەمە بگوێزنەوە بۆ نەوەکانیان، هەوڵ بدەن ئەوان توانا بە ئێمە ببەخشن، ئەوان پۆزەتیڤی بە ئێمە ببەخشن.
وە گرنگە هەم ئێمەی پارێزەران و هەم ئێمەی کادری ڕێکخراوەکان و هەم یاسا و هەم کەناڵەکانی ڕاگەیاندن کار لەسەر لایەنی پۆزتیفی بکەن. تەنها توندوتیژی و تەنها کێشەکانی ژن و تەنها کوشتنی ژن و لە پێناوی شەرەف و ئەم بابەتانە باس نەکرێ، هەوڵ بدرێت توانەکانی ژنان باس بکرێ. لێرە کۆمەڵێک خانمی نابینای لێ، ئەمانە خانمن، ئەمانە نابینان بەڵام ئەمانە بەتوانان، ئەمانە مامۆستایان تایە، ئەمانە کەسیان تایە پارێزەرە، ئەمانە کەسیان تایە دایکە، سەرەڕای ئاستەنجی نابینایی خۆی، سەرەڕای ئەم دابوونەریت و کەلتورە خراپانە کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ باشترە بێ، بەڵام ئەمانە توانەکانی خۆیان دەرخستووە و زیاتریش دەریەخەن. لەبەرەوە بابەتێکی لەم بابەتە باوەڕتان هەبێت بە 5 دقە و بە 10 دقە و بە کاس سەعاتیش تەواو نابێ، بەڵام ئێمە ویستمان لەم ڕۆدا لەگەڵ ئەو هەموو بابەتە جوانەی تر کە لێرە هەبووە لە دواتریشا ئەبێت هەوڵ بین ئەم بابەتەش بە کورتی بۆیەوە باس بکەین. جارێکی کە پیرۆز بێت ئەم ڕۆژە لە هەمومان نەک لە تەنهایەوە. خۆی پیاوان لە ڕوویەکەوە هەر ناچارن سپاسی ئێمە بکەن، چکە ئەگەر ژن نەبووایە پیاویش نابوو. خۆشەویستانی من، جارێکی تر داواکەم لە مامۆستای خۆشەویستمان مامۆستا ساڵح بێچار بفەرمێت ئێرە پارچە شێعرێکی ترمان پێشکەش بکات. نخير لم دفر عجيبي من هندت بس بيت بيجن جن تا بديت برلمانتار خاون كرسي بلو بايا وبوستي مزن لم هرم خيل خاني من بونوريك بناوي جن كاوغانيكي نوێنەری گەل دەکەن بەگوڵ هەڵت دەمژن وەک جوانترین بوو کە شیشە جەستت لە زێر هەڵدەکێشن. لەم وڵاتی گۆڕستانی یاسایی من ئافرەتێک بە نەرب و خرپن گورگە پیاوی برسی و نەوسن لەبەر پێتە لەسەر جێتە دێنە سەر چۆک قرچۆک دەبن. لەم بەهشتی داعشەی من تەنها و تەنها هەر ژن بە ژن پیاوگەلێکی سووک و گرگن لەسەر نوێن و ژووری مستن کڕنوش دەبەن دەکپەرستن فەرشی درۆت بۆ ڕادەخەن حەیران و نۆکەرت دەبن. لەم ویلایەتە پڕ سەیر و سەمەرەی من هێندەت بەسە پێک بڵند ژن تاکو بە سەد ڕێگە و بیان و ئەکتت بکەن یا بتکوژن. لەم ویلایەتە پڕ سەیر و سەمەرەی من هێندەت بەسە پێک بێژن ژن تاکو بە سەد ڕێگە و بیان و ئەکتت بکەن یا بتکوژن. هۆژنگەلی قوربانی من هۆژنگەلی قوربانی من ڕابن هەستن وەکو ژنانی ڕۆژاوا ڕابن هەستن وەکو ژنانی ڕۆژاوا لە ڕووی سوپای جەهل و نەریک بڵێن نەخێر ڕابوەستن. جارێکی تر سپاسی تایبەتم بۆ مامۆستا ساڵح بێچار کە دوو جار ماندوومان کرد و هاتە ئێرە و شەعری بۆ خوێندینەوە. خۆشەویستانی من، ژن خۆی گوڵە، بەڵام ئەمڕۆ پیاوێکی بەڕێز لێرە بە چەپکێک گوڵەوە
دەیەوێت بەژن بڵێ تۆ لەم گوڵا بڵتریت. مام ئاراس کارگەڕی مەڵبەند بەڕێزیان شەپکێکگوڵی هێناوە لەگەڵ خۆی ئەمڕۆ پێشکەشی دەکات بە خاتوونێکی نابینا داوا لە خات و ئیسراکەم بفەرمێتەیەرە بۆ وەرگرتنی شەپکە گوڵەکەی بەڕێز مام ئاراس. زۆر سپاس بۆ بەڕێز مام ئاراس. خۆشەویستانی من دەنگخۆشێک لێرە ئامادەیە. من داوای دەکەم بفەرمێتەیەرە ڕۆژەکەمان بۆ جوانتر بکات بە دەنگە بەسۆزەکەی خۆی بەڕێز کاکە ئازاد کەلهوڕی با هاوکاری هاوڕێیەکی موزیسیانی ئەمڕۆ هاوکارمان و ڕۆژەکەمان جوانتر دەکات. وەجارێکی تر سپاسی زۆر تایبەتم بۆ کاکە هەڵۆ غەریب کە ئەمڕۆ بەڕێزیشیان تەشریفی هێنا و هاوکاری بەڕێز مامۆستا ساڵح بێچاری کرد. خۆشەویستانم تا کاکە ئازاد کەلهوڕی و هاوکارەکەی ئامادە دەبن من پێم خۆشە یەکێک لەو خەڵاتە تایبەتانەی کە ئەمڕۆ بۆ 4 خاتوونی نابینا دابین کراوە و پێشکەش دەکرێت لەلایەن بەڕێز کاکزانە جەمال ساڵونچیەوە ئامادە کراون. بەڕێزیان پێشکەش بە 4 خاتوونی نابینای دەکات. من داواکەم لە بەڕێز کاکزانە جەنابیان تەشریف بفەرمێتەیەرە. فەرموون کاکزانە. داواکارم لە خات و شەمن جەلال بفەرمێت بۆ وەرگرتنی ئەو دیاریە تایبەتە. دیاریە تایبەتەکەی کاکزانە 4 سەعاتی دەستە کە ناوچەکەی لەسەرە. ئەمە ئاسانکاریەکی باشە بۆ نابینایانەی کە دەتوانن ئیشوکارەکانی خۆیانی پێڕاپەڕێن و ئاگاداری کات بن. خات و فێنێک فەرهاد بفەرمێت بۆ وەرگرتنی دیاریەکی تر لەلایەن کاکزانە و پێشکەشی دەکرێت. سپاس بۆ بەڕێز کاکزانە، سپاس بۆ داگیرکردنی ئەو دیاریە تایبەتە. هەموو ڕۆژێ بۆ ژن، ژنیش بۆ مانەوەی ژیان. جارێکی تر من لە ناخی دڵمەوە پیرۆزبایی لە ئێوەی ژنانی ئامادەبووی ئەم مەراسیمە و سەرجەم ژنانی کوردستان و جیهان دەکەم.
ئێستا لە کەمترین کاتدا هەمومان گوێبیستی دەنگە بە سۆزەکەی کاکە ئازاد کەلبوڕی دەبین. جارێکی تر زۆر سپاسی ڕێکخراوی ڕەشماڵ دەکەم کە بەشێک لە دیاریانەی جلی کوردیە ئەمڕۆ لەلایەن بەڕێزیانەوە دابینکراوە و پێشکەش بە چەند خاتونێکی نابینا و هەروەها چەند کوڕێکی گەنجیش دەکرێت. هەروەها هاوکارێکی تری سەرەکیمان لە دابینکردنی دیاریەکانی ئەمڕۆ بەڕێز کۆمپانیای پشتیوانە. سپاسی تایبەتمان بۆ هەردوو بەڕێزان کۆمپانیای پشتیوان و ڕێکخراوی ڕەشماڵ. Hüseyin. Ya Hüseyin. Alo. سلام لازم ليلة خدمتي وين خوشويست وعزيز روشي جد بيروز ليلة خانواني عزيز وخوشويست بتهاجر نابینایان يودار بتوان من بشي خون بشندونانية غير وش على وكموس بس يواكم يكشف لي جزء وخطأ دوالي وإنكم توزي خليلو تجواني خوي
تدقات تشادهم شو تدقات تشادهم شو
Thank you.